سڵاو بینەران خۆشەویستان ئازیزان دووبارە هاتینەوە خزمەتتان. ئەمڕۆ دانیشتێک بۆ برای خۆشەویستم کاکە مەریوان شوانی، میوانان کاکە ئیبراهیم پاشای مەلیک ئەمڕۆ هاتووە خێراتنی دەکەین. هەرکی کە کامیران ئەکەوێتە سەرۆستۆی کاکە مەندۆ دیزاین ئاسپۆر مامۆستا زانیار کوردی بە دەستپەنجە زێرنەکانی. سڵاو لە بابا هەژار، بڕۆ مامۆستا. وەک شاهۆ ئەمین دەڵێ بە کاتی هەولێردەم باش، هەر ئێستا کەسێک جێهێشت عەشقەکەی خۆی لە بەلا. ئەو کەسەش بێوەفایە نامەردی یەکا لە پاش، بەداخەوە زۆر کە من مرۆڤی بە وەفا و بە عشقی ئێستا درۆیە ئەوە بزانن زۆر باش، بە یەکتر ڕابێرن هەر وەکو یاری کڵاس. سڵاو لە کاک مەریوان، سڵاو لە تۆ کوڕی باش، ئەوەش بۆ پاشا مەلیک ئەتۆ ئیتر پاشای باش. خۆشەویستەکەم پێکەنین جوانە لێمان، دڵخۆشیم بەبوونی یەک حەسوود ناگەڕن لێمان. لە یەک جیانە بینەوە گەرمەرگ بێتە ڕێمان، هەوڵدانتان بێسوودە بڕۆن واز بێنن لێمان. ئێمە یەک دڵ و جەستەین دانادەن لە چێمان، من یەکم یارم دووە کۆرپە یارەقەم سێمان، من یەکم یارم دووە کۆرپە یارەقەم سێمان. مامۆستا لە هەڵی کە بووم مەیدانم بادام وا خۆت پێشێرە، لە پشکی گۆڕێکەوە پەیامم بۆ مەنێرە. پیاو بەڕوو بەڕووەرە بۆ ئەو مەیدانە خێرە، دەبێ پێتی بژمێرم بە ڕۆژ ڕوو ناگەستێرە. بە هەر کێوە دەنازی ئەویش بێنە بۆ ئێرە، بەڵام زۆر ئاگادار بە ئەویش بە خۆت مەسپێرە. سڵاو لە کاک مەریوان، زۆر بەخێر بێن بۆ ئێرە، لەگەڵ ئیبراهیم برات زۆر بەخێر بێن بۆ ئێرە. فەیسبوک و ئینستا و ئەم تیکتۆکەم بۆ چییە؟ گەر جوانی تۆ نەبینم سناپچاتم بۆ چییە؟ وەرە تۆزێ لە جوانیت بم دەرێ بە هەدیە دەڵێ شتی وا نابێ بۆ فلیمی هندیە
هەرزەڵی شازادەکان قەدیمە هیلادیە بۆیە بەکار ناهێنێ جوانیەکەی میلادیە حەما بەیادی ئەوان شەو و ڕۆژ دەنادیە جا ئەویش لەگەڵ منە هەر خەریک عینادیە سڵاو لە کاک بەریوان بۆ تۆیە بە هەدیە ئەم بەندە تازانەی من بۆ تۆیە بە هەدیە کە خوددا ئەتۆی بە من ئاشنا کرد من نێژی مردوم لەسەر کچی هەموو دنیا کرد نەحلەتم لە ئینسانی نامەرد و بێوەفا کرد پێشتر کە خەمم بە خوار جگەرەکەم بە باکرد یەک شەوێ تەنیا نابووم قەت خۆشم بێمەی ناکرد کەس و خانەوا دەکەم باوەڕیان بە من ناکرد کاک مەریوانم لایە بۆ من بەرزەوە کوپرد ئەوەش بۆ کاکی براهیم ببوورە لە یادتم کرد ئەوەش بۆ کاکی براهیم ببوورە لە یادتم کرد یارێکی تازەم گرتووە زۆر گرنگیم پێدا جێگای تۆگرێتەوە من دڵنیام بە پێی کات یارێکی تازەم گرتووە زۆر گرنگیم پێدات جێگای تۆگرێتەوە من دڵنیام بە پێی کات وەک تۆ ئیهمال نییە دڵبی سەخیرە ئەکات خۆ ناوێرم دەربچم بۆ یەک چرکەش من لە چات هەر کاتێکیش بمەوێ وعدی جوانم پێدات ئەو وەک تۆ نییە بێوەفا بڕوا خیانەت بکات ئیتر بە ئەوی ئەدەم کات و وەخت و چرکە و سات سڵاو لە کاک مەریوان تازە ئەم بەندەم بۆ هات ئەوەش بۆ کاکە مەندە حەمەد چۆن لەبیر دەکات بەختی منە بۆیە قوڕ پێوانەکەم منیش وەک مناڵ خەڵکی حەز لە یاری جوانەکەم کچیش وەفای نەماوە کە مەرحەبایانەکەم ئەگەر بزانم ئاوان حەز لە بێوەژنانەکەم بێوەژنێک ڕازیکەم ئیتر گلەوی ناکەم من کوڕێکی بەدینم قەدە و شتانە ناکەم لێمی مەکەن بە هەرا کاکە جانگاڵتاکەم بۆ کاک مەریوان دەڵێم بۆ کاک مەریوان دەڵێم سڵاو لە برا جوانەکەم کا ئیبراهیمی برات هەرگیز لە یادی ناکەم کاک ئیبراهیمی برات هەرگیز لە یادی ناکەم با بڕۆ
وەکو قۆندەرەکانمە ئێستاش وا قساکە لەگەڵ گژاوڕێکانمە هەرچی خەم و خەفەت بوو بە منی دا و خانمە هەزار تاڵی تر بژیم ئەو هۆکاری ڕووخانمە ئەو خۆشەویستێکەوە من لەگەڵ تۆیە دامنا گەورەترین هەڵم بوو من کردم لە ژیانمە ئەم شەو لە ژوورەکەی خۆم من کەوتمە یادی ئەوی دایکم هاتە ژوورەوە دیڕۆڵە بۆ ناخەوی وتمدایە بە چاوت گرتومێتی بێجەوی وتی کوڕم خراپە ئەگەر شەوان نەخەوی قوربانت بمدایە جان آخر من چی پێ بڵێم خۆ هیچ نازانێ ئەوی نازانێ کە ڕۆڵەکەی دوای ئەو نەماوە خەوی کاک مەریوانم لایە تۆی کوڕی ڕۆژ و شەوی هیوام وایە هەروابی قەت لە ژیان نەکەوی ئەوەش بۆ کاک ئیبراهیم ڕەبی خوایە سەرکەوی